شقامی جمهوری دستی خستۆتە سەر چاوان بە شێوەیەکی باش نەبوو شوێنەکانتان بۆ جمهوریەکەم بۆ ئەم دەرفەتاکە. لە ساڵۆنی شەقامی جمهوری کەرکووک فیلمی دۆکومنتاری موجیلا ئاوازێک لە ژێرپەرەی تاریبدا نمایش کرا. ئەم فیلمی دۆکومنتاریە لە دەرهێنانی هەوار فارس خان مەشانۆکاری شاری کەرکووکە کە لە پرۆژەی دەرچوونی لە زانکۆی سلێمانی وەک خوێندکاری بەشی فیلمسازی وەک کارێکی هاوبەش لە نێوان ماڵی هونەری ڤیو بە هاوکاری ژمارەیە گەنجی هونەرمەندی شارەکە بەرهەمهێنراوە. کاری وێنەگرتنی فیلمەکە لە قەزای کفری ئەنجام دراوە. دیارە پرۆژەی بەڵگە فیلمی موجیلا ئاوازێک لە ژێر پەردەی تعریبدا دەرهێنانی مناوە هەوار فارس کە دەرچووی بەشی فیلمسازی زانکۆی سلێمانیم. دیارەم بەڵگە فیلمە با سپۆنسۆر پشتیوانی نووسنگەی بەڕێز قوبات تاڵەبانیە لە کەرکووک و کارێکی هاوبەشە لە نێوان بیر پرۆداکشن و بەشی فیلمسازی زانکۆی سلێمانی. سەرپەرشتیاری پرۆژەکەم زۆر بەڕێز دکتۆر دڵشاد مستەفایە کە سەرۆک بەشمانەوە کارێکی جدی کرد بۆی ئەم بەڵگە فیلمە بێتە بەرهەم. بەڵگە فیلمەکەمان باسی یەکێک لە مەقام بێژە کوردەکانەکان کە لە ساڵی 1992 لە کفری لەدایکووە. ئەم مەقامە مەقامی موجیلا یەکێک لەو مەقامانی کە وەک هەر بابەتێکی کوردی ڕۆبەڕووی تعریبکردن بۆتەوە. ئێستا لە عێراقدا ئەگەر بچینە بەغدا بە ناوی مەقامی مەدمی دێتە جێمان. بۆیە کاری من لێرە و دەستی پێکرد وەکو خوێندکارێکی دەرچووی سینەما بۆی کار بکەم بۆی لە ڕێگای فیلمەوە ئەم شوناسا ئەم فیلمە کوردیە ئەم مەقامە کوردیە بگەڕێنمەوە بۆ زێدی خۆی کە کفریە. بۆ سوپاسی ئەو کەساناکەم کە لە نێو بەڵگە فیلمەکەمان زانیاری چڕیان پێداوان بە تایبەت هونەرمەند و پسپۆڕی مەقام یاخۆ شارەزای بواری مەقام کە توێژەرێکی لێ هاتووی گەنجە کاک محەممەد گەرمانی کاگەر زانیاریەکانی ئەو نەبووە هەوڵەکانی ئەو نەبووە ئەستەمە بمتوانایە بگەم بە کۆمەڵی سەرچاوە.